سڵاو و هاوڕێیان هێژا، هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن لە شوێنێکی دنیان. لەو سەردەمی تەکنەلۆجیایە درۆ زۆر بە ئاسانی سپی دەکرێتەوە. با بە یەکەوە جێ لە مەسڕ و بارزانی بگرین، بزانین چ درۆیەک دەکات و درۆیەکەی لێ سپی بکەینەوە. ئەوە سەردەمی تەکنەلۆجیایە برایزل. تێدەگەی تۆ ناتوانێت درۆیەک بکەی ئەوجا خەڵک هەڵبخەڵەتێنی. سەدانی وەکو من هەیە ئاوادێ بە ڕێک و پێچی بە جوانی لۆ شەرع دەکە کە قسەکەیت و درۆیە. ئەم زانکوانەی کە حکومین بە خۆڕایی حکوومەت بە خۆڕایی خوێندن تەرخان دەکا بۆ هاوڵاتیانی خۆی با و قوتابیا خۆشەویستانەی کە دێن لەم زانکوانە دەرسە خوێنن. داواکردنی دەرماڵە بۆ ئەوەی خوێندنێکی خۆڕایی بکرێ باوەڕ بکەن لە هیچ شوێنێکی دنیادا شتیوان نییە. شتیوان نەبووە کە بڵێ ئەبێ من بە خۆڕایی خوێندنە خوێنم، ئەبێ بەڕێپارەیەکیشم بدەنێ بۆ بچم خوێندەم بکەم. زانکۆی تر هەنە ئەهلین و خەڵکێکەیە لەوانەیە ئیمکانیاتی مادیان باش بێ پارەش ئەدەن بۆ بچم خوێنم. دوای هەندێک جار نمونەی دەرەوە دێنەوە، مەسەلەن دەڵێن لە ئەوروپا وایە، لە ئەمریکا وایە، لە وڵاتانی پێشکەوتوو وایە قەرز بە قوتابیە درێ. ڕاستە، بەڵام ئەوانەی کە ئەچنا لە هەموو شوێنێکی پێشکەوتووی دنیا گەر بمانەوێت چاو لە وڵاتانی پێشکەوتوو بکەین بۆ ئەوەی بەس بەرچاوتان ڕوون بێ، ئەو وڵاتانە خوێندنیان بەلاش نییە. هاوڕێیان بینیتان ئەو قسەکانی برایزل بوو، وتی دەرماڵە بۆ خوێندن لە هیچ شوێنێکی دنیا نییە. ئەو یەک. دوو باسی ئەوڕۆپای کرد، وتی خوێندنیان بەلاش نییە. ئەوە دوو. جا من دەمەوێ لەسەر ئەو دوو جملەیە برایزل باسی بەلجیکاتان لێ بکەم. بەلجیکا پایتەختی یەکێتی ئەوڕۆپای هاوڕێن، یعنی لە پایتەختی یەکێتی ئەوڕۆپا چۆن خوێندن دەخوێندرێ. تەبعاً جارێ پێش هەموو شتێکی هەر منداڵک لەدایک دەبی، لەو ڕۆژەی لەدایک دەبی هەتا تەمەنی 25 ساڵی 250 یۆڕۆی خۆی هەیە. ئەو لە مناڵی پاشای هەتا لە مناڵی کەسێکی فەقیر. ئەوە لە بۆ هەمویانە، یعنی ئەو کابرایە بستە جامیعەش. تەبعاً خوێندنیش لە بەلجیکای ئیجباریە هەتا سێکندەری تەواو دەکەی، یعنی دواناوەندی. ئەوە هیچ دەبی هەموو کەسێک بخینیتن. جەبابینەوە سەر باسەکەمە، یعنی ئەو 250 یۆڕۆیە هەتا تەمەنی 25 ساڵی لە بۆ هەموو کەسەکی هەیە، لە بەرز بەرزەکەی هەتا نزم نزمەکەی. ئەوە یەک. دوو، ئەگەر دایک و باوکی منداڵێک کە دەچێتە جامیعەی داهاتەکەی، یعنی دایک و باوکیان داهاتەکەیان لە 30,000 کەمتر بێتن لە ساڵێک، تقریبان مانجی دەکا 1250 لە بۆ هەر یەکەچیان، یعنی 2500 کەمتر بی لە مانگەچی ئیداک و باوکی، ئەوە خوێندنەکەی بەلاشە. ئەوە یەک برایزل، خوێندنەکەی بەلاش. دوو، 4000 یۆڕۆش پێ دەدرێ لە بۆ ئەوەی خیدنەکەی بخین، تقریبا مانجی دەکا 100 یۆڕۆ 4 ساڵ، برێ 90 یۆڕۆ 90 یۆڕۆ شتە چوا دەکات. ئەوە دوو. سێ، بلیتی پاسی ئەسۆرانسی ژیانی، یعنی تەئمینی سەعی، کۆرتینجی قیتاری، یعنی لە 150 ئەگەر بلیتێک لە نێوان شارێک لە بۆ شارێک کە قیتار بە 100 یۆڕۆی بی بە نمونە، ئەو 50 یۆڕۆی دەدا. 50 لە 50 کۆمەڵک شتی دیکە. یعنی بە کوردیەکەی لە بەلجیکا خوێندن نەک بەلاشە، پارەشت دەدەنی. باشە با پرسیارەشکە بکەین لەوەی برایزل بە جوانی تێبگات. ئێستا گریمان ئەمن ئیش دەکەم، دەچم دەخینم، لە پاڵ ئیشەکەم لە جامیعەش دەخینم. باشە کرێی خینەکەم چۆنە و چۆن هاوکاریشم دەکەین. ئەگەر بێت و ئەمن لە کاتی ئیشەکەم داهاتی مانگانە لە 1250 کەمتر بی، یعنی لە ساڵێک 13000 بی وەکو شەخسێک، ئەوە خوێندنەکەم بەلاشە، ئەو 4000ەش وەردەگرم. باشە ئەگەر ئیش نەکەم چۆن دەخینم؟ کرێی خوێندنم نییە. تێدەگەی یان بە دیاریکراوی کرێی خوێندن ئەگەر ئیش بکەم 1000 یۆڕۆیە، ئەگەر ئیش بکەم
بەڵام ئەگەر ئیشەکەم لە 13,000 کەمتر بی لە ساڵانە کە کەمترین ئاستی ژیانە دەکەم مانجی 1250 شتێکی ئاوا ئەو خینەکەم بەلاش دەبیت ئەو هەزارەش نادەم و پارە وەردەگرم. ئەی ئەگەر ئیش نەکەم چۆنە هاوڕێن تەبەن ئەو هەزارەی نادەم ئەو هەزارەی بیدایەت 4,000 ڕۆژ وەردەگرم لە بۆ خینەکەم بە کاملی وە کۆمەڵێک تەساهولاتی ژیان دەبی لە بنمونە بلیتی قیتارم بەلاش دەبی یعنی بلیتی قیتارم لە 150 دەبی بلیتی پاسم بەلاش دەبی میترۆ ترامم بەلاش دەبی تەمینی سەعیم بەلاش دەبی و مافی ئەوەم هەیە داوای ئەوەش بکەم ئەگەر لە ناو شارەکە بم یان لە دەرەوە بم ئەوەشم دەدەنێ چی پێ دەرێن قسم داخلی یعنی بە کوردیەکەی برایزل هێشتا سێرچی نەکردیە لە ئەوروپا چۆن دەژی ئەم باسی یەکێتی ئەوروپا یان پایتەختی یەکێتی ئەوروپا دەکەم کە بەلجیکای هاوڕێ باسی وڵاتەکان تێ ناکەم لە بەرۆی شارەزای تێدانی بەڵام برایزل وا تێگەیشتیە ئەوە منداڵەکانی خۆی نەدێنە ئەوروپایان دەستنە ئەمریکای کە ئەگەر خەڵکێک لە دەرەوەی بەلجیکا بێتە بەلجیکا حتمەن دەبی بە پارە بخینی ئەو یعنی جگە لەوەش لە بەلجیکا زۆر جیاوازتر لە وڵاتەکان کە ئاسانکاری زۆر دەکرێت تەنها ئەوەیە زمانی فەرمی ئەو وڵاتە یەکەکیان بزانی کە خوێندنی پێدەگرێت ئەڵمانی فەڕەنسی بی هۆڵەندی بی یا ئەڵمانی بی یا هەندێک بەشی زانکۆ کە بە زمانی ئینگلیزی بزانی ئەو دەمای مافی هاتنەوەت پێدەدەن ئەو دەمای حیساب بانقێکی لۆ دەکەنەوە کە کۆمەڵک پارەی دەبی لەسەربی ئیسابی ئەوەی دەکەن ئەو ماوەی کات و لە بەلجیکاتەژی دەبی پارە تەبی خۆت پێ بژێنی ئەزە ئەو کرێخانیە پێداویستەکان ژیان ئەوانە لێگە بەڵام برایزل لەبەرەوەی شارەزایی نییە لەبەرەوەی منداڵەکانیوی نەک دەچن لە ئەوروپا بە پارە دەخینن یعنی ناتەمەشە ئەوەی تەنیشتم بکەن یعنی تخوا ئەوە چییە ئەو کوڕی سەرۆکی هەرێمە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کوڕی مەسرور بارزانیە جامیعەی هەیە لێ ئاگایان لە ژیانی خەڵک نییە کوڕەکانیان جامیعەیە لە باشترین جامیعەکان دەخینن بە پارەی دزرایی منوت و ئەو زانیاریشیان نییە دێن زل و زەبەلع دەکەن بەڵام یەکێکی وچی من ئاوا دێتن بەخشکەی پێدەری درۆت فەرموو ئەوە یەک باجێ لە قسە چکەی بگری ئەم کاتدا ئیدانەی ڕوبەڕووبوونەوەی تند دەکەین چ لەلایەن هێزەکانەوە بەرامبەر بە قوتابی کرابێ چ لەلایەن هەندێک کەس بە ناوی قوتابی پەلاماری هێزە ئەمنیەکان بدرێن ئەمانە تند و تیژین ئەمە دروستکردنی فەوزا کە بە هیچ شێوەیەک لەگەڵ مافەکانی قوتابیان یەک ناگرێتەوە لەبەرەوە ئەمانە ڕێگەی یاسایی هەن کە چۆن ئێمە پێویستە چارەسەری بکەین هاوڕێیان جێتان لێبوو برایزل گوتی ڕوبەڕووی هەموو ئەوانە دەبینەوە لە ڕووی یاسایی کە پێشێرکاریان بەرامبەر بە خۆپیشاندەران دەدێت چ لە ناو خۆپیشاندەران کە پێشێرکاریان بەرامبەر هێزە ئەمنیەکان کردێت چ هێزە ئەمنیەکان بەرامبەر بە خۆپیشاندەرانی زاتەبعان هاوڕێیان لە دێگەڵەی لەولاوە مەسرور بارزانی بەقەدەرە من کە من هیچ دەسەڵاتم نییە دەسەڵاتی نییە لەوێندەر لۆی باسی منتیقەی سلێمانی لۆ ناکەم باسی هەولێری دەکەم برایزل تەمەشا بکە ئەوەی لە تەنیشتمە دەیبینی ئەوە زێرەوانیە تێدەگەی بزانە چۆن دەوێت لە خوێندکار بدە و مۆبایلی بدزی دزی بکە دای بزان دەتوانی چی لێ بکەین ئەوە لێگەڕە کاک ئەوەی تەنیشتم دەبینی ئەوەش پۆلیسە باشە یەک لە بەڵتەچیەکانە لە دەیان کچیدایە لە خۆپیشاندانەکان دەیان ڤیدیۆشەیە ئەوە دوو واز لەو دوانە بینە ئەوەی تەنیشتم دەبینی ئەوەی ئێستا ئەوەیان بەرپرسی نووسنگەی یەکێتی قوتابیانی حیزب بکەیتووە باشە ئەوەندە بێت چاوەڕووە لە ناو لای فێرش دەکاتە سەر ڕۆژنامە نووسی دەیبزانم چی بەرامبەری دەکەی باسی سلێمانیم لۆ مەکە ئەو قسە قۆڕانە دەزانم لەوێندە هیچ دەسەڵاتت نییە باسی هەولێر لۆ دەکەم دەیان خوێندکارتان گرتووە هەمویان ئەزیەتیان درایە باسی ئەوانەش ناکەم بەس باسی ئەو سێ چار نمونەیە لۆ دەکەم کە ئەوانەنە ئابا لە بیریشم نەچی زۆر مەرەخلە و کابرایی دەخۆم ها دەبینی ئەو لەناو بازنەندانەیە یعنی تخوا ئەوە چییە نە پۆلیسە نە زێرەوانیە نە ئاسایشە
یعنی پێم برێ ئەوە چییە قات و ڕیباتەکی لەبەرە دەمانچە کلاشنکۆف پێ کاکەەوە چیتە جەبهەی یان چیتە خۆپشاندانی خوێندکاران ئەگەر چیتە جەبهەی قەی نەبا دەمان کلاشکۆف پێوی ئەگەر نەچیتە جەبهەی ئەو معنای چییە دەی بزانم ئەو پێشەرکاری نییە پێم برێ ئەوە چییە دەبڕە عقوبەی بدە باواز لەو باسەژ بینین هاوڕێیان دەچینە سەر باسی سێم و کە باسی کۆتاییە پێش هێزە ئەمنیەکان ئێوە پێش هێزە فەرمیەکان ئەبێ ڕێگری بکەن لەوەی کە سوکاتی بە سمبل و کەرامەتی وڵاتەکەمان بکرێت جا من دڵنیام ئەمە ئیشی قوتابی نەبووە بۆ هەر کەسێ ئەمەشی کردووە حکوومەت لی بێدەنگ نابێت و ئەوانەی کە بێڕێزی بەرەمبەر بە ئاڵای کوردستان دەکەن پێویستە ڕوبەڕووی یاسا بکرێنەوە ئێمە بە تونترین شێوە ئیدانەی ئەم جۆرە کارانە دەکەن هاوڕێیان جێبیست بوون دیسان مەسەلەی ئاڵا و سمبولی نەتەوەیی و خیانەت و ڕوبەڕووبوونەوەی توند و ئاو قسانە دائیمەن ئەو قسانە دەکەن دەمان هاوڕێیان هەمومان دەزانین ئەم مەسەلەی و ئاڵای مەسەلەکی درۆ ئەو ئاڵایە پێشتر کەوتو بوو ئەو خوێندکاران چوو بوون هەڵیگرنەوە بەڵام ئەوەندە بێت چاوەڕوونە وتەبێژەکەی بەخۆشی هێشتا هەموو خەڵک پێیانێکاکەەوە کۆنا هێشتا پێداگری لەسەر دەکاتن لۆی درۆیەکەی چانە بتەوە ینی سپینەتەوە دوو لە هەموو دنیا هاوڕێیان ئاڵا چی ئەگەر خەڵک نەبی ئاڵا چی ئەگەر خەڵک پێشەرکاری بەرامبەر بکرێ ئاڵا گرنگتران هاوڵاتی بێگومان هاوڵاتی بڕۆ کەعبە بستوێنە بەڵام یەک هاوڵاتی ئەزیەت مەدە مەیکوژە هێشتا جەزایەکەت سووکترە لەوەی بچی کەعبەی بستوێنی بەڵام جەنابی هاتیە کەچی قسەکە درۆیە بەس لەوەی نییە ئیشەکەی بەلاڕێدا بە دووبارە مەسەلەی ئاڵا و سمبولی نەتەوایەتی و ئاو قانە قۆڕانە ئۆ برای زل تێبگە لە لای ئێمە ئینسان زۆر زۆر میمترە لەو قاوانە سوتاوانەی کە ئەنگۆ چەند ساڵە مێشتی مەتان پڕ کردیە ئێستا تێگەیشتین بەسە نە کوردایەتیەکەتان لە بۆمە بووە نە حکومڕانیەکەتان لە بۆمە بووە هیچتان لە بۆمە نەبووە هەمووی لە بۆ بنەماڵە و پڕکردنی ژیرفانی خۆتان بووە ئەمە چ لە پەرلەمان بکەم کە نەتوانی ئەوەندە زەلیل بی نەتوانی حکومەتەکەی سەرپێشێ مقدساتی پەرلەمان لە چێیە یعنی دەوی تف لەو پەرلەمانەی بکەیت چ لەو حکومەتەی بکەم کە هاوڵاتیەکانی دەخاتە کۆنجی زیندانەوە بەبێ هۆکار تف لەو حکومەتەی چ لەو حکومەتێکی بکەم نەفتەکەم دەدزی بەڵام موچەم نادا تف لەو حکومەتەی ئەگەر بەم قەدەساتی دەزانی چ لەو حکومەتەی بکەم کە سەرۆک وەزیرانەکەی ئاڵا بە سمبولی نەتەوەیی دەزانی بەڵام چر بارەگای میتی تورک جر بارەگای سوپای تورک لە ناو کوردستانە تف لەو حکومەتەی چ لەو حکومەتەی بکەم چ لەو پەرلەمانەی بکەم کە کەسێک بە پێش دەندرمەی تورکی دەکات دەهاتە ناو خاچی کوردستان ڕێنووی دەکردن کەچی پەرلەمانتارە تف لەو پەرلەمانەی یعنی زۆر شت کە هاوڕێیان ئەگەر باس بکەین بەڵام ئێرە باس نییە کۆتا قسە کە دەمەوێت بیڵێم لە دنیا ئێمە بە ئاسانی هەموو جۆرە درۆیەک سپی دەکرێتەوە یعنی ئێستا ئەگەر ئەو قسانی ئەمن کردم لەسەر خوێندن لە بەلجیکای ئەگەر درۆی تێدابی دەتوانی بە یەک سێرکی لە گوگل ئابگەڕێنیە خوێندن و لە بەلجیکای دەخوێندرێ چۆن یارمەتی دەدرێت هەمووی بە دەردەکەوی بەڵام ئەوانە بیر لە قسەکانیان ناکەنەوە وەکو ئەوی پێشتر مەسەلەی ئاڵاکە وەکو ئەوی یان ئەوڕۆ هاوڕێیان ئەوڕۆ ئەوانە چوینە ناو قسم داخلی یان یەک نکتەی زۆر خۆش ڕوویدا باسی کارەبای دەکا یەکسەر کارەبا بڕە ئەی هەمزانە خوای گەورە هەتا خوای گەورەش لەگە خەڵکیدا یەکسەر درۆیەکی لێ سپی کردەوە سەر خوای ما درۆیەکەی لێ سپی کردەوە دوو لە هەموو ڕاگەیاندنەکانیان بانگێژ نەکرد تیمەکەی خۆی کامێرایان بردیە ڤیدیۆەکانیان تەسویر کردیە
لەوێن دەر ئەگە شتێک ڕوویدا یەکسەر کەتی بکەن بڵاو نەکرێتەوە. لەگەڵ ئەوەش هەموو ئەوانەی کە لە وێنەکە دیارن لە تەنیشتم، ئەوانە هەموو بەشی زۆریان ئەندامانی یەکێتی قوتابیانن. ئەگەر ئەوانیش نەبن ئەوانە نەکە بەخۆیان دەست نیشانیان کردیە کە وەکو من نایە لەوێن دەرەگە درۆی کرد پێی برێ وەڵڵا درۆت کردیە دەی پێوێ پشی سەرک پاچە پرەی لێدا. و لەگەڵ ئەوەش نییە ئەوەندە دەتەسێن لەوەی لە ناوانە کەسێک لیان قید نەبتەوە کەیانی بەخۆیان دەست نیشانەگە سیقەشیان پێ نینە، ڕاگەیاندەکانیان باگ نەکردیە بە پبلیکبی هەموو ڕاگەیاندەکان بچن تەسویر بکەن. ڕاگەیانی حیزبەکەی خۆشی باگ نەکردیە، تەنها تیمەکەی خۆی ئیتر بزانە. بۆ من زیاتر کاتان ناگرم، هیوادارم هەمیشە باش و تەندروست بن لە هەر شوێنێکی دنیان. کاتە چی خۆش ماڵاوە.